سڵاتان هەبێ بەڕێزان لەگەڵ نزیک بوونەوەی ساڵی نوێی خوێندن بۆ ئەم ساڵ لە ئێستادا کڕینی جلوبەرگ بۆ قوتابیان بۆ خوێندکاران قسە و باسی ئێستای خێزانەکانە. بەڵێ بەڕێزان تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە یەکپۆشی جلوبەرگ لە خوێندنگە و قوتابخانەکان. ئایا باباس لە جۆری ئەو جلوبەرگانە بکەین، هەروەها نرخی ئەو جلوبەرگانە کە لە کاتێکدا هەندێک لە هاوڵاتیان گلەی ئەوەیان هەیە کە نرخەکان زۆرن و پێیان نادرێت. ناوبڕێک و دێنەوەلاتان. دووبارە سڵاتان بە بەڕێزان بڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە یەکپۆشی جلوبەرگ لە قوتابخانە و خوێندنگەکان. دەتوان لە پەیوەندەکانتانە باس لە جۆری ئەو جلانە بکەن ڕۆها نرخەکان کە وەک ئاماژەمان پێدا لە ئێستادا هەندێک لە خێزانەکان گلەی ئەو دەکەن کە ئەو پارەیە زۆرە و ناتوان بیدەن کە بەپێی لێدوانێکی لایەنێکی پەیوەندیدار لە پەرۆدەی سلێمانی ئەوەی باس کردووە کە نرخی جلوبەرگەکان لە 23,000 دینار کەمتر نییە و بۆیە ئەمە بۆتە جێی ڕەخنی هەندێک لە خێزانەکان کە کەم دەرامەتن و ناتوان ئەو پارەی بدەنە ڕۆها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیاتیوی دەتوان ڕاوتێبین و سەرنجەکانی خۆتان بنێرن. دیارە چەند زانیاریەکمان لەبەردەست هەوڵ دەدەین لە کاتێکدا باسی لێ بکەین بەپێی لێدوانێکی مامۆستا کەمال نووری کە بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانیە باسی لێوە کردووە کە ئەم جلوبەرگەیە خۆت ئەم یەکپۆشیە خوێندکارانی سەرەتایی بنەڕەتی ئامادەی دەگرێتەوە هەروەک پێشتر ئاماژەمان پێدا لە 23,000 یاخود 24,000 کەمتر نییە و زیاترە و ئەمە لە کاتێکدا کە پێرار 47,000 دینار بۆ وەڵام ئەم ساڵ کەم کراتەوە و هەندێک خەڵک یاخود هەندێک هاوڵاتی دەڵێن کە جۆری ئەو جلانە باش نین و بۆ ماوەیەکی درێژخایەن ناتوانن بپارێزرێن لەلایەن خوێندکارانەوە. بەڵام دەچینە لای یەکەم پەیوەندی دەشتی لە هەولێر. سڵاو لێ بێ کاک دەشتی زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. دیارە نزیک دەبینەوە لە سەرەتاکانی خوێندن لە قوتابخانەکاندا بۆیە ئەو دەنگۆوە کڕینی جلوبەرگ بۆ قوتابیان ڕەنگە لەلایەن کۆمەڵێک عائیلە کۆمەڵێک ماڵ کێشە بێ بۆی کە لە ڕووی داراییەوە ئەم توانایان نەبێ. بۆیە من یەکپۆشی بە شتێکی جوان دەزانم بۆ قوتابخانەکان و دیاری دەکە کە ئەم قوتابی ئەم قوتابخانەوە لە فرانە دەوام دەخوێنێ. و من پێشم وە ئەگەر دەستگا خێرخوازەکانی وەکو دەستگا خێرخوازی بارزانانی نەمەد دەبینین بە بەردەوامی لە کاتی سەرەتای خوێندن هاوکاریانەوەی لە عەمەر خاچ سوور ئەمانە هاوکاری بنیان هەبێ بۆ ئەم خێزانە کەم دەرامەتانە بۆی بتوانن ئەمانیش وات قوتابیانی تر یەک پۆش بن و یەک جلوبەرجیان لەبەر بێ بۆ ئەوەی نمونەیەکی جوانی کورد و نمونەیەکی جوانی وەزارەتی پەروەردە و قوتابیان و خوێندنگاکان بدەین بە ڕوویدان و بەڵێ کاک دەشتی سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ سپاس بۆ دیارە بەپێی لێدوانی مامۆستا کەمال نووری کە بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانی ئاماژی بۆ دا کە وەکو زەختێک وەکو فشارێک ناخرێتە سەر خوێندکاران بۆ کڕینی ئەو جلوبەرگانە کەواتە کەسێک کە کەم دەرامەت بێ بۆیان دەکردێت. بەڵام ئەمە بەپێی لێدوانی هاوڵاتیەک کە هیوادارم بتوانێت پەیوەندی کە دیارە من پێم وتۆ کە پەیوەندی کە بۆ ئەوەی لێدوانی ئەو وەرگرین دەڵێت شتی وانە لەبەر ئەوەی فشار خراوەتە سەر خوێندکاران و ئەوەی کە هەیە وەکو لایەنێکی کۆمەڵاتی باز دەکەێت کە خوێندکار یاخود خێزانی خوێندکار باکوداکی خوێندکارەکان لە ڕوویان نایەت یاخود ناتوانم بڵێن ئێمە ناتوانین ئەو بڕەپارەی بدەین بۆیە داوای کەن یاخود بۆیان بکردێ. بەڵام دەچینە لای سۆماخان لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. بەنسبەت تەوەرەکەی ئەمڕۆتان و دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم زۆر سپاس. من وەکو خۆم خوێندکارێکی پۆلی پێنجی عەدادیە بەڵام جلەکان ئیجباریە و پارەکەشی زۆرە چونکە تەلەبەی وا هەیە فەقیر حاڵە یعنی مناڵی زۆری تەلەبەی هەیە بۆی ناکرێت ئەو جلاناکە زۆریشە و لەلایەن خوێندکارانیشەوە یعنی چاکەتێکی ناشرین و قەمیسێکی. بەڵێ سۆماخان وەک خۆتەڵی ئیجباریە و بە خێزانەکان نادرێت ئەو بڕەپارەیە. ئەگەر نمونەیەکت هەبێ بۆی لە نمونونەکانەوە ئێمە قسە لەسەر تەوەرەکە بکەین. یعنی ئێمە تەلەبەی لە مەکتەبی خۆمانە ئەو پارەیە زۆرە بۆ ئەو بۆی چەندە پارەکەەوە کە ئەوان ناتوانن بیدەن
پارەکە وە بزانم 37,000 شتێکی وایە تقریبا بەڵام ئێستا بۆ ماڵێکی وەکۆی کە تەلەبەیەکیان هەبێ ئەوە قەی ناکە باشترە بۆی ئەکڕێت بەڵام هیوا هەیە فەقیرن یعنی دەستکورت ئەتوانێت ئەوەی نییە کە ئەو جلە بکڕێت بەڕاستی جلەکانیشان یعنی زۆر ناسرینە هەر جلی تەلەبە نیە بۆ پۆلی یەکی ابتیدایی یعنی ئەو جلانێت چیە نە قیاسی خۆتە نە هیچ شتێک یعنی هیچ جۆرە جلوبەرگێکی تەلەبەی پێوە دیار نییە. بەڵێ بەڵە سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای سۆران لە قەزای خەبات. سڵاو لێبێ کاک سۆران فەرموو. بەڵێ کاک سۆران. زۆر سپاس دەکەم. بەڵێ دەستخۆش لە بەردەمەکەتانەکەم بەڕاستەوە زۆرتان هەڵبژاردیان دەبینی ئەمە دەبی جیاوازی لەو نرخانە بکەین کە دەبینی نرخێک جار زۆرە ئەگەر نرخەکەی کە زۆریشە کێشەیەکە لەوەی دەبینی هەیە خەڵکەکە هەیە دەوڵەمەند لەوەی توانی بەس خەڵکی فەقیر هەیە دەتوانێت لەوانەیە لەو ساڵەی دوو جل بگۆڕێت کە جلەکانیان زۆر عادیە یعنی ئەو قوماشی کە بەکارهێنایە بەس تەماشایەکی قوماش نینە هەمووی کامە چینە دەبینی بداتێن لە کۆمپانیا ئەو کۆمپانیانە توتی کرێ کامە دلی قوماشکیان زۆر خراج ئەوە هەبژاردیە بەلەمەزاوەکانە بەڕێستان کە ئەوان کە پیراسۆ پێ کرد کە بزانە ئەو سرانەی کە بەکارێن دەبێنە خەی زۆرە و ئەوەی باش نییە. بەڵێ بەڵێ بەس بکرێت وەکو هەڵە هیچ قەزای خەبات ئەگەر داواکای لە جەنابتە وەکو کەلال NRT ماچی NRT بکاتە قەزای خەبات دەبینی خەڵ لەوانەیە وەکو قەزای خەبات چ بوارێک لە قەزای خەبات چ بوارێک کاک سۆران چۆن؟ ئەڵە مەبەستم ئەوەیە مایکی NRT لەسەر چ بوارێک کار بکات مایکی خەڵک. بەڵێ ئەمە مایکی خەڵک دەبینی خەڵک کەم و کوڕ هەیە ببینی هەموو قەزا دەبین تا ئێستا قەزا سیمای قەزایەتی پێوە دیار نییە دەبینی زۆر کەم و کوڕیمان هەیە قەزایە دەمانێت وەکو هاوڵاتیان بەڵێ سپاس بۆ پێشنیازەکەت سۆران لە خەبات دەچینە لای هەردی لە عەربەت. سڵاو لێ بە کاک هەردی فەرموو. ئێوارە باش کاکە زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. بە بڕای من ئەو جلوبەکەی کە جاری کراوە بۆ خوێندنگاکان بۆ قوتابخانەکان لە ڕووی نرخەوە بڕوا ناکەم کێشەی شوایە بە چونکە زۆربەی خێزانەکان نەتوانن ئەو بڕەپارێدا بیشە بۆ مناڵەکانیان بەڵام مشکلەکە لەوەیە لە ڕووی ڕنگ و شێوازی و لە ڕووی سایزەکەشەوە ئێمە خوێندکاری ناوەندیمان هەیە ڕۆشتووە ئەو پانتۆڵەکەی وەرگرتووە ئەڵێ لە بۆ هەموو ناوەندیەکە هەموو یەک سایزی هەیە ناخۆن نییە یعنی هەموو خوێندکارانی ئەو خوێندنگەیە هەموو یەک سایزە هەموو یەک قەبارە لە بەرەکات ئەمە مشکلەکەی لێرەیە یعنی بیر لەوە نەکراوەتەوە ئەمە شتێکی زۆر پێکەنیناوی شتێکی سەیر و سەمەریە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاک هەردی لە عەربەت. بەڵا زەندیارە بەپێی لێدوانی مامۆستا کەمال نووری کە بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانیە ئاماژەی بۆ داوە کە لەلایەن کۆمپانیەکانەوە گرێبەستیان لەگەڵ دەکرێت بۆ دروستکردنی ئەو جلانە کە زۆربەی جلەکان وەک خۆی دەڵێت کۆمپانیای یاخود کۆمپانیای چینی دروستی دەکەن. بەڵە دیارە هەواڵێک هەیە هیوادارم گرنگی پێ بدەین و باسی لێ بکەین لە ئەمڕۆ بەپێی بە دواتەچوونی کەناڵی NRT قوربانیەکی مین کە ئەم ساڵیش ناچارە مناڵەکانی نەنرێتە بەرخوێندن چونکە وەک خۆی باسی دەکات ناتوانێت 23,000 دینار بدات بە جلی قوتابخانە بۆ هەریکێکان کە چەند منداڵێکی هەیە دیارە بەناوی مامقادرە مامقادری تەمەن 47 ساڵ کە قوربانیەکی تری پاشماوەکانی جەنگە لە هەرێمی کوردستان و بەهۆی تەقینەوەی مینەوە هەردوو چاو و دەست و قاچی لەدەستداوە تا ئێستاش بە ئاواتی ئەوەیە کە خۆی بەپێی راپۆرتەکە ئاماژەی پێدا لەسەر شاشەی NRT بە ئاواتی ئەوەیە کە وێنەی منداڵەکانی ببینێ. هیوادارم ئەم هەواڵە بە دواداچوونی بۆ بکرێەوە لایەنەکانی پەیوەندیدار بتوانن کار ئاسانی یاخود بەهانای ئەو خێزانەوە بچن. بەڵا دەچنە لای پەیوەندیەکی تر کە دیارە پەیوەندی ئامادە نیە دەچنە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. چەند تێبیەکمان بۆ هاتووە کلارە ئازاد دەڵێت زۆر باشە تەنها ئەوەی وتووە بۆ یەکپۆشی. دڵگەش بۆرشکی دەڵێت نازانم بە چ زمانێک نووسیوێتی نە ئەنگلیزیە و نە کوردیە و نە عەرەبیە. دانەر برز دەڵێت با یەک بێت جوانە مەبەستی یەکپۆشیە. ئەڤین میسی دەڵێت با یەکپۆشی نەبێت بەدڵی خوێندکار بۆ خۆیدا دیارە بەدڵی خوێندکار نیە ئەمە دیارە وەزارەتی پەروەردە دیاری دەکات و کۆمپانیەکان دیاری دەکەن بەدڵی خوێندکار نیە. دەچینە لای کاک پشتیوان. سڵاو لێ بێ کاک پشتیوان فەرموو. مرحبا زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم دەستخۆشی لێگەم بۆ تەوەرەکەت. بەڵێ زۆر سپاس دەکەم. مەنیسوە منەوانێ من چوار مناڵەمێ و هەر چواریشی تەلەبێ ئەو بەڵێ ئەو جلانە وازانم ئەگەر
خۆم ئێمە بیکەین وڵایەوە حکوومەتە بە حیاتی لێمان وەرناگرێ هەر ئەسەری سووتێنێ اینجا دوایەوە من لەسەر ئەو جلانە چوم لەم بازار قماشم بۆ مناڵەکان کڕێ و جلم بۆ دروست کردوونەتەوانێ بەمانای وایە ئەوە بەس توجارەتێکە بەسەر ئەو خەڵکەوەی کەن و بۆی پارە وەرگرن جاران تەلەبە لە مەکتەبە شیریانیانێ کێکیانیانە قەڵام دەفتەر هەموو شتێ لەسەر ئەو حکوومەتە بوو لەسەر ئەو بەڕێوبەرایەتی پەروەردە بوو ئێستا بووای لێ هاتووە یعنی مناڵێک ئەگەر بینێری بۆ مەکتەب باوەڕم پێ بکە ئەرکی 4 مناڵی تریە 4 مناڵی ساوای هەیە کە بە خێویکەی مەححول نییە ئەوە من داواکەم لەو حکوومەتە یعنی بە داچووری بۆ بکە ئەو شتانە جایز نییە باش نییە من کارتێکی کە 1 پلسینیان بۆ مەکتەبە یا بۆ حکوومەتە بۆ ئەو جلانە ئەگەر مناڵەکەشم بزانم سوور فەسڵ کراوە بەڵێ سپاس کاک پشتیوان دەچینە لای لیزاخان لە سلێمانی سڵاو لێ بفەرموو ئێوارە باش کاکشان زۆر سپاس دەکەم ئێوارەت باش بەڵێ لەسەر تۆری بەرنامەکان کاکشان بەڕاستی جلێکی ئەمنە ناشرینە یعنی بە شێوێک کە لەبەرێک لەڵی بڵاغازین پێوەی ئەڵی جلی خاسە بڵی خاس ڕێکەڵی جلی بڵی خاسە بە حەقەت ئەگەر گەیان ساڵجل نەبێ لەبەریکەم ناڕم ئەو جلە لەبەرکەم بەڵام باری مەجبوریە کە جلێکی وا ناشرین بە نرخێکی یعنی کە لەڵ نتوانم بیکڕم بەڵام لەبەر مثل هەم خەمسەدەم لە ماڵەکەیە بەڵام کەسێک کردوانێ دووسێتە لەبەی هەیە ئێستا من هەوڵەکانی خۆم هەوڵێکنێ کە 4 خوشکن لەگەڵ دوو برای هەر شەشیان تەلەبن و باوکی لێکارە ئەو بە چ ڕادێگایی چۆن بتوانێت ئەو پارەیە گەیا کاسی حەوازارش کەم نییە بۆ کەسێکە کرێتی تو 6 تەلەبەی هەبێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچنە لای هۆنیاخان لە سلێمانی سڵاو لێ بێ هۆنیاخان فەرموو ئەم کاتە باش کاکخان زۆر سپاس دەکەم چۆنین باشی زۆر سپاس بۆ کارڕێبرین بۆ تاوای هاوکارانتان بەبێ جیاوازی زۆر سپاس بەڵێ بەنسبەت تەوەرەکە من دەستخۆشی لێ دەکەم شتێکی زۆر جوانە کە دەوناوە وەڵڵاهی من ئەمە بە شتێکی باشی دانانێم کاکشان گیان هەر ساڵ و جلوبەرگێ بۆ تەلەبە بێت یعنی خۆشیان ئەوە نین یەک جل نییە هەر مەکتەبە وەنێکە و هەر شێوەیەکە و بەجانەکەی جیاوازە وەڵڵاهی ئەو تەنورێ نە ئەوێری بیشوی نە ئەوێری وتویکەی هەر دەبێت وەرەگەت هەرە و تەنورەی بێت تا کۆتاییسەوە بۆ ناوێری بیشو یان خۆت تویکە و خۆتەڵی جۆرەکەی خراپە توک هەڵەیە توک هەڵەیە و تاڵتاڵە بێ خۆ ئەگادارە هینێک چی واش هەیە تەنورەکەی درێژە حەزی لێ نییە درێژ بێت چێ لی دەرەکە ئەو هینی نامێنە و پلیسیەی یاخود ئەو شێوە جوانی کوری خۆی جوان نییە جوانی چی بەڵام من دەڵێم هیوادارم جلێکی وەها بێت کە بگونجێ لەگەڵ تەلەبەکاندا ینی هیوا هەیە چاکەتەکەیەکە بڵات هەبێ قەمیسی کچان و کوغان لە یەکجا ناکێتەوەی مەکتەبەکان ئەمەنە گەورە بخۆ ئەگادارە من یەک تۆز لەسەری ئەژنەوە بوو ینی ئەو کراسێ ماقۆلە دەڵێ بووە بۆ خۆ چاکیکە من لە مەکتەبێ بووم دوێمانێت جلم بۆ هاو قیاسم نەبوو هەر کلاسی هەمویان تێکەڵ کردبوو دەستخۆشیتان لێ زۆر سپاس بۆ هۆنیاخان لە سلێمانی باوکی محەممەد لە شارە زۆر لە سەی سادق سڵاو لێ بێ باوکی محەممەد فەرموو بەڵێ باوکی محەممەد سڵاو لێ بێ کاکشوانگیان ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش تەوەرەکانت زۆر جوانە زۆر سپاس هەرێکی لوبەرگی مناڵی شۆ کاکشوانگیان ئەو بەرگانە سەوزەکانی 3 مناڵەمەیە خوێنن لە مەکتەب کە بەرە بنیان لە مەکتەب لە ماڵ و شەڕیانە بەرگە سەوزەکە پێڵێ وڵات تۆ لە بۆ قەچی یعنی کاری گدێتە سەر دەرونی مناڵەکان وەڵای من پێم وایە باش نییە ینی ئەو شێوەی دوورینەکەی ڕەنگیشی کاریگەر بوو ینی کاری دەرونی کرێتە سەر مناڵەکە ڕۆژوایڵێ ناڕۆمەوە پێڵێن بۆ خەکە یعنی شتیوە زۆر جا تەلەبەوە ئەرکی ناڕەحەت بۆ بێتاقەت بووە زۆر نەوەگە بەلای منیشە بەخوا زۆر جا مناڵەکانم مۆزگاری کردوتمە قەیناکە باوا بڵێن و چی بڵێن ئەوسا بەرێک خەیاتی پێشکەوتومانەیە ئیشی کارگەشتی باشترمانەیە خۆمانە توانین لوبەرگ هەر قەینا ئەو سەوزەیش بێ سەوز بێ یان سوور بێ بڵێن توانی بە مۆدیرێ جوانتر بی دووری ڕاستەکە هەر لە بۆ خەچێ لە ناویە وەڵی مناڵەکانم زاوایەنەوە زۆر بێتاقەت ما کاتیشتان نەگرم دەست و خۆش کاکشۆنیان زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە سێ سادق دەچینە لای عوسمان هەر لە شارە زۆر لە هەڵەبجەی تازە سڵاو لێ بێ کاک عوسمان فەرموو ئەلو پێشوازی تەوەرەکە و لێکەم ڕاستی تەوەرێکی جوانە زۆر سپاس دەکەم براگیان بەنسبت بۆ ئەو ئینانەوە کە دانراون ئەو کەسانەی کە جلەکان تۆزیعەکەن بەڕاستی زۆر کەمەندەتە تایبەتی لە هەڵەبجەی تازەوە لە یەکی سەرمانەیە لێ کە بەیانیان ئەڕێین جلوەرگرین لە ڕاستی دێتە باشارێکی بۆ بەنسبەت جلەکان زۆر زۆر ناشرین هیوادارین حکوومەت ئەو جلانە بگۆڕە بەخوا جلی کە لە بەنی ئەڵێ جلی بنانەوە چیەوەکەی جلە بۆ بەدڵتان نیاوە کاک عوسمان
وڵی جلێکە زۆر ناشرینێت چاگاتەکەی ئەبێ 24 ساعت ئۆتویکێ ئەمە نابێت شتێکی زۆر ناشرینە بۆ کەلەوە. تۆ چەند هەزارت داوە تا ئێستا بەو جلانە؟ بەڵێ چەند؟ چەند هەزارت داوە کوپارە؟ لە سەری 25,000 سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە لای کارزان. سڵاو لێ بێ کا کارزان فەرموو. سڵاو نەخۆشم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە. زۆر سپاس. بۆ ئەو جلانە شێمە لە ئامادەیکانی پانکە بۆ کچەکانمان بەڕاستی تەنورێک بوو لە چادری لۆریە توانی هەر تەنورە نەبوو. بە نسبەت کوڕەکانیشەوە ڕێزنێ بە کارمەندانی ئاگرکوژێنەوە. جلی قەمیسی شین و ڕەش بوو لاگی ئاگرکوژێنەوە ئاچوین. کاکارزان باسی نانەوەکەن باسی ئاگرکوژێنەوەکەن یەکێک دەڵێ بۆقە ئەم پێت وایە جلەکان ئەوە ناشرین وا بوترێت بەو جلانە؟ بەڕاستی لە جلی خوێندکار و تەلەبە ناچانی لە جلی بوار هیچ. کەواتە با بەس لە نرخەکان بکەین یان باس لە جۆری جلەکان بکەین نەک جوانی یاخود ناشرینی. ئەو جلانە ئەوە باش نین بتوانن بۆ 6 مانگ بۆ خوێندکارێک باش بن بتوانێت بیپارێزێ؟ نا بەڕێزم تۆ ئەگەر خۆشی خوێنەواری ئەگەر هین بیت تۆ تەلەبەیت ناتوانێت جلێک پانتۆڵێک 6 مانگ لەسەر یەک ڕەحلە بێ ینی بەڕاستی شتیوە هەر نابێ لەسەر ڕەحلێک هەر ئەڕوا خۆی ئەدرێت. بەڵێ خۆجلەکانی ئێسێژەوەنە بڵێن مارکەی ئەسڵ نییە بڵێن زۆرە ڕوات. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس کاکارزان. بەڵام ئازان هیوادارم لە پەیوەندەکانتانە با نمونونەکان بینەوە ئەگەر خۆتان کەسێکتان برایەکتان مناڵێکتان هەیە لە قوتابخانەی خود لە خوێندنگە و پارێکتان دەبێ باس لەوە بکەن کە نرخەکەی چەند بۆ ئەوەی لە نمونونەکانەوە ئێمە قسە لەسەر تەوەرەکە بکەین دەچینە لای حەسەن لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک حەسەن فەرموو. بەڵێ کاک حەسەن لە هەڵەبجەی شەهیدەوە. بەڵێ کاک حەسەن. جانش لە تێبینمێنە سەر ئەو جلبەرگانە هەموویان ئەمارە بۆ بە کەوتیش نایەتەوە بازێکیان هەیە لەسەری ئەژنە بازێکیان هەیە درێژە ئەمانەش کە ئەم کومپانیایان کردووە لە ساعتە شەریکن لەگەڵ کومپانیەکانە شەریکن ئەم جلبەرگە یەکەڵکان هێنێنەوەتە بازاڕەوە. اینجا ئەمانش کردان وەکو کومپانیا عریزە نووسەکان کە دایانە بە کومپانیا این عریزە نووسەکان ئەویان لێ کردووە. يعني هم شيء كان خصوصه نال ملت مثل استفاء كا هو امكانيتي من اساس ان المكتب امكانيتي نبغى صعبه هذا ام حكومته شو حكومتك بەڵێ کاک حەسەن زۆر سپاس. بەڵێ دەچینە دەڤەری بارزان بەهارخان. سڵاو لێ بێ بەهارخان فەرموو. بەهارخان گوت لێمانە؟ بله وارە باش و دەستخۆشی لە تارێتەکەم بەڕێز. زۆر سپاس. بله نسبەت جلوبەرگی قوتابیە ڕاستی دەبی داواکاریەک منە هەی لە تەربیە داخوازی لە کۆمپانیا جلوبەرگی بگێتن جلوبەرگێکی شێوەیەکی ڕێکوپێک هەڵبژێریت چونکو جلوبەرگی قوتابیە دەبی هەرێ جوان و شێوەیەکی ڕێک بیتن قوتابی گوڵەگەر لە هەر قوتابخانەیەکی لە کوردستانی دابیتن دەبی هەڵبژێرن شێوەیەکی جوان داخوازیش منە هەی دەبێژن هەندێک کەسێ هەی بيت كريق شاش حق طابينات مالدا ديشين بخو هل بجيري بتشي بكرت اصلي جلوبرگي هندا كان فقيرا داس كاريانيا بسي قطابياني تايوان تيشينابي داخازي من التربية هاي بو همه باكا كساكي لكردستان قطابيا كي بتشي لكمبانيا هل بجيري تو قياسي هم قطابياش بجريدن تشكو او كردستان دبو طلباناش رجاء بس اوي نموني او جلانا ور بگيرين نمونەیەک وەربگرێت و دوای دەستیشان بکرێ نمونەیەکی وەربگرێت دوای دەستنیشان بگرێت چونکە قوتابی هەموو نایە قیاسن بڵ هەموو قوتابیەک هەموو مانەهای مەکتەبێک بچیتن قیاس لێ وەربگریتن تەربیە لە هەر جێکی کوردستانی چونکو پاشا ڕۆژە کوردستانی ئەو قوتابی دێ جوانکەن بۆ دەستخۆشی بۆ تەوارێتە جیتکەن باش. زۆر سپاس بۆ بەهار لە بارزان دەچینە سلێمانی. کاک عەبدوڵڵا سڵاو لێ بێ. باش قوربانتانم کاتە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. وەڵایی لەسەر ئەو بەرگانە هەمیان قسەیان لەسەر کرد باوەڕ ناکەم کەس نەتەلەبە و نە یعنی ئێمە کە هاوڵاتێتین ئەو جلانیان بەدڵ نە لە ڕووی تەسمیمەوە نە لە ڕووی ئەوەی کە شێوازەکەی جوان بێ بەس وەڵام نازانم ئەگەم لەو مەوسوعە نەبوو سەلە ماڵەوە پیاوەتم بابەتی ئەوەی کە کەسێک ناتوانێت جلەکەی. بەڵێ کاک عەبدوڵڵا با پرسیارێکت لێ بکەم وەکو هاوڵاتیەک پێت وایە قوتابخانەکان خوێندنگەکان ئەوە کێشەیان کەمە بۆ ئەوەی بیر لە جلوبەرگی خوێندکارەکان بکرێتەوە
ئەو وێنانی کە ئێستا بینیمان هەندێک لە قوتابخانەکان کێشە و گرفتیان زۆرە لە ڕووی ئاوەڕۆوە لە ڕووی هێنشتەوە پێت وایە ئەوانە چارەسەر بکرێن باشتر نییە لەم بابەتی ئێستا بەتاکید لە ڕووی کتێبوو یعنی هەند بە تایبەتی لە ڕووی مامۆستا خۆشتان بابەتێکتان دابەسان یعنی هۆشیاری بۆ مامۆستاکان زۆر گرنگە بەڕێی من زۆر ئەو یعنی بەس ئەو بابەتی من ماڵەوە پێیان وتم ئێستا بابەتی ئەوەی نازانم کە وڵاتیەکە ناتوانێت جلوبەرگ بۆ خوێندکارەکانی بکڕێ بەڕاستی یعنی من تووشی شۆک بووم چۆن یعنی قوتابخانەیەک لە 4 قوتابی ناپرسێتەوە یعنی ئەو مدیرە ئیشی چییە بۆ بە دواداچوون ناکات بۆچی ناچێت یعنی ساخۆ من ئامادەیم چیایە من ئەگەر لە ڕێی بەرنامەکەی تۆ بێ من ئەگەر دەتە لە بەش بە من حەزەکەیەم بۆ تەلەڤیزیۆنەکەیەوە خاصی ئەوەشە کە من ئامادەیم چیا و جلوبەرگانە بکڕم بۆیان بەڵە زۆر سپاس بۆ عەبدوڵڵا لە سلێمانی دەچینە لای هانا لە سلێمانی سڵاو لێ بفەرموو ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەم هانا خان دەستخۆشی تەوەرەکەتان لێ یەکەم زۆر سپاس بەڕاستی بەنسبەت جلی مەکتەبانە جلەکانیان زۆر ناشرینە خوێندکار بە ئیجباری یعنی بە زۆر ئەیکڕێتەوە ئەوە شتێکی هین نییە خۆستەوەنی هین خوێندکار ئەو جلانە شانەکری و بۆی خوێندکار کردوانە بێ زەی مامۆستاکانی وا وایە بەڵێ هانا خان بەڵێ هیوادارم ناوەکی بدۆزمەوە نازانم یەکێک لە پێشنیازەکانی سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک کەسێک پێشنیازی ئەوی کردووە کە جلی کوردی لەبەرکەم پێت چۆنە ئەو پێشنیازە جلی کوردی بەڵێ وڵای شتێکی یعنی زۆر جوانە ئەوە کلتوری خۆمانە شتێکی زۆر جوانە بەڵام خۆزگە مامۆستاکانیش وا بوونە مامۆستای وا هەیە بە جلوبەرگی وا دیارە بێسی جلوبەرگەکەی ئەو کەی لەبری گوێ لە دەرسەکەی بگری بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دیارە ئەوە تێبینی سەفین تاها بوو لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دەڵێت بەڕای من باشە جلوبەرگی قوتابخانەکان بکرێن بە جلوبەرگی کوردی واتە بە پۆشاکی کوردی بچنە ناو خوێندنگاوە بەڵێ دەچنە لای فریشتەخان لە سێ سادق سڵاو لێ بە فریشتەخان فەرموو السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام بەڵێ فریشتەخان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەم تەوەرەیەکی زۆر جوانە زۆر سپاس بڕۆکە ئەمڕۆ چووم هەڵ ئەو جلانەم کڕیوە بۆ کچەکەم خۆت کڕیوتە لە بازار نه هەر کۆمپانیایە هاوردیانە بۆ ئێرە بەڵێ ئەو نە ناشرینە بڕۆکە لەوانەیە بۆ ماڵش بەعمەل لێ بکرێتە بەر چاکەتەکەی زۆر گەورەیە هیوا هەیە زەعیفە زۆر ناشرینە لە بەریا دەستکاریەکەی ئەو نەیترە ناشرینە بێ هەر بەعمەلی مەکتەب هەر نایێت بەڵێ فریشتەخان دیارەوە کاک هەردی لە عەربەت پێی وا بوو کە سایزەکان قیاسەکانی باش نییە بۆ خوێندکارەکان کەواتە وایە ئەوە بەڵێ قیاسەکان سایزی جلەکان لەگەڵ خوێندکارەکانە نایەتەوە واتە باش نییە یان گەورەیان بچووکە وایە بەڵێ ئەرە وەڵا وایە زۆر ناشرینە هەیە تەنورەکەی بچووک گەورەیە چاکەتەکەی زۆر گەورەترە ئەنجا تەنورەکەی بچووکە و چاکەتەکەی هەر گەورەیە ناشرینە هەر لەگەڵ تەنورەکان ناگونجێن بەیەکۆ ئەنجا 3 پارچەشە 36,000 لێ قسێنن ئێستا بۆ نمونەینەکەی من لەچکەکە با نعیلاج کۆڵۆنی لەگەڵ وایە پێڵاوی لەگەڵ وایە لەچکی لەگەڵ وایە ئەو 36,000 بەڵێ ئەو هەموو بۆ بسەنن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچنە لای دڵشاد لە سێ سادق سڵاو لێ بێ کاک دڵشاد کاک عوسمان لە سێ سادق سڵاو لێ بێ کاک عوسمان فەرموو کاکام هەتەوە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر سپاس بۆتەوە بەڕێزم وەڵام من پێم وایە شتێکی زۆر زۆر باشە ئەبێتە هۆی نەمانی جیاوازی لە نێوان فەقیر و خەجاناندا ڕای من ئەگەر تەلەبەیەک ئەوەندە خەریکی ئەوە بێ بۆ بەیانی چیزی لەگە ئامادە بکە ئەوەندە خەریکی خوێندنەکەی زۆر باشە بەڵێ کاک عوسمان پێت وایە خوێندنگەکان ئێستا کێشەیان نییە بۆ ئەوەی بێت لەوە بکرێتەوە کە جلوبەرگیان بۆ دامین بکە بۆ خوێندکاران بەڵێ بەتەکیدی کێشە زۆر زۆرە ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین بەڵام هۆکارەکە ئەوەیە کە حکومەت یان بەدادەچوون بۆ شتەکان ناکات بەڵام ئەگەر لەگەڵ من پێم وایە یعنی ئەم شتەکە ئەکرێ
نەمانی جیاوازیە لە نێوان هەموو تەلەوەکانە بەڕای من ئەگەر لەگەڵ ئەمە هەموو ئەو کێشانەیەک چارەسەر بکرێت کە لە خەنگاکانە نین ئەوە شتێکی زۆر باشە بێ بەڵام بەڕای من ئەم شتە ئەم دێ محادەکە ئەکرێت شتێکی زۆر باشە و یعنی نەمانی جیاوازیە چونکە تەلەبە لەم ڕۆژە بێگومان ئەگەر هەمومان سیر بکەین لەم ڕۆژگارەدا تەلەبە ئەوەندە یعنی بەوە خەریکە بێت کە جلوبەرگ بۆ بەیانی ئامادە بکە ئەوەندە بە خوێندنەکەەوە خەریک نابێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت عوسمان لە سێ سادق دەچینە لای پێشەوە لە سلێمانی. سڵاو لێ بێفەرموو. باشی براکەم. زۆر سپاس. باشی وەڵی دەستخۆشی بەرنامەکە لیەکە. زۆر سپاس دەکەم کاک پێشەوە ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێی. بەسەر چاوت خۆش بێ باڵێ. وەڵی براکەم کێشەی زل لە قوتابخانەکانە بەس کێشەی زل شەر نییە وایە یان نە؟ باڵێ. کەواتە کێشەی چی هەیە؟ کێشەی چیە؟ کێشە لە مامەساکانی شایە. وایە یان نە؟ مامەسای وا هەیە ئێستا خۆم لە مەکتەبێکم لە سلێمانی تەلەبە هەیە بە تەفسیری شەوەلامە پارەیە مامەساکە لە دەرەچێن. ئێستا کێشە من جلە یان مامەساکە. وەڵاگە دیاریکەی باشترە کاک پێشەوە بۆ لانی پەیوەنددار گوێ لە تێبینەکەی تۆ بێ. کێشە لانی پەیوەنددار ئێوە لانی پەیوەنددارنەوەی چییە ڕاگەیان نەکات؟ ئێمە وەکو لایانی پەیوەنددار ئێمە لایانی پەیوەنددار نین ئێمە تەنها کێشەکان دەخینە ڕوو کاک پێشەوە. پێت وایە بەڵە دیارە دایخستەوە دەچینە لای ئاراس لە بادینان. سڵاو لێ بێ کاک ئاراس فەرموو. بەڵێ کاک ئاراس. ئەلو سڵاوی خادێری. زۆر سپاس دەکەم. باش کاک شوان. زۆر سپاس کاک ئاراس. بەڕاستی کاک شوان کێشارەوە نیە جلی بکڕی و تەواو. ئەم جلێ لە ساڵ دەبێت جاران بکڕی. بەڵێ. ئەو کاتان جلەکان باش ناکاتن. بەڵێ. یعنی بەڕاستی بە نرخەکی ئێزگار زۆر ئەوەش لە ئەم کەسێک ناتوانانی ئەم جلە بکرد بەڕاستی. بۆیە داوکارم لە ئەسمەتەری کوردستان ئەمەرکە هەولیاتان کەم کاتەوە. بەڕاستی ئەگەر ئێستا بچی بازار ئێستادی جلەکەی لە هەر شوێنێک نرخێکە دەبینی نرخەکان بەرز بۆتەوە. لایەک بە 37,000 لایەک بە 40,000 لایەک بە 28,000 ئەمەش هەم کەسێک ناتوانانی توانای ئەم کڕینی ئەم زلکەی نییە بەڕاستی. هەر مالێک هەیە هەر خەڵکێک هەیە 4 منداڵی هەیە 3 منداڵی هەیە 2 منداڵی هەیە ئەمەش توانای کڕینی نییە. بەڵێ سپاس بۆ پێوەندیەکەت کاک ئاراس لە بادینان دەچینە وچانێک و دێنەوە لاتان. بەڵێ دووبارە سڵاوتانە بێ ڕۆزماهان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت کارێکی زۆر جوانە مەبەستی یەکپۆشیەوە دەڵێت جیاوازی نێوان خوێندکاران ناهێڵێت دەڵێت هیوادارم زانکۆ پەیمانگەکانیش بگرێتەوە. بەڵێ دەچینە لای لاوێن لە سلێمانی لاڤە لە سلێمانی هەروەها سەرهەنگ لە دهۆک. سڵاوتان لێ بێ فەرموو لاوێن خان. ڕای کاکشوان بۆ تەوەرە ناوزلەکانی هیچ بە ئەمەل نایەکەنیان لە ڕووی قماشە و دووەمیان لە ڕووی ئێڕان ئەوانە زەپارەکەشی زۆرە بۆ بەعزە ماڵە ناتوانن ئەوە نیە دابینیکەن هەیە 2 مناڵی هەیە سیانی هەیە پارەکەی زۆرە ئەنجا ئەو قماشە بۆ زستانیشە بۆ هاوینیشە بۆ زستان ساردا هەنێجار بۆ هاوینیش زۆر گەرماین بە ئەمەل نایەت ئەنجا دوای تەلەبە ئەڵەن ئەبێ و ساڵە کاتێکە وەریگیر بۆ 8 ساڵەکە یا بۆ 6 ساڵەکە بچووکە بێتەوە و بناڵە گەورە بێ. بەڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دیارە پەیوەندیەکەی لاڤەخان لە سلێمانی پچرا دەچینە لای سەیدا سەرهەنگ لە دهۆک. سڵاو لێ بێ فەرموو. کاگە شوان چۆنی؟ زۆر سپاس دەکەم. سەرچامە من کاگە لەسەر ئەو جلانەی قوتابخانە. بەڵێ. وڵی هەموو جلەکان یەکدی جوانترە ئەمدا قوتابی دەچنە ناو پۆڵەکانی جلەکان لەوەی نییە لە دۆستەکەی بیتن دەڵێن ئەوە خارجیان هاتوونە مەدرسەکە نازانم تێکەلەک دەبێت. بەڵێ. داخوازم لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو جلانە هەموو یەک جل بن جوانتریشە و زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای شادی. سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ شادی خان لە سلێمانی سڵاو لێ بێ. سڵاو لە تۆ بێ کاکشوان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڕاستیتەوە یەکە و زۆر جوانە. زۆر سپاس. من بەڕاستیتەوە یەکە من زۆر سەرنجڕای کێشام بۆیە پەیوەندی مۆت کرد. بەڵێ. من خۆم لە پۆلی نوێی بنەڕەتی بووم ئیمساڵ. من تەنیا بۆ 8 مانگ جلم کردووە شەڕڵا تۆزێ جلەکانیان جوان بووە تۆزێ نرخەکەشی جوان بووە باوەکە من 6 کەسی لە ماڵەوە 8مان خوێنکارین بۆ 6 کەس جل بکەیە بێت چی دەیبچێ تەنیا یەک کەسی جل بکە نازانم هەموومان لە پۆلی سێژ بووین ئەبای بۆ 1 ساڵ جلمان بکردای بۆ ساڵی دوای پێ و جلانمان بگۆڕەیە چونکە ساڵە جل نامە مەلۆ مەکتەبە نامین بۆ جلۆژ نەبوو بۆمان بیکەینە پەیمان
دایم حکومەتی هەیەمی کوردستان ئاگای لە خوێنکاریان بێت تۆزێ جلەکانیشیان جوان بێ ماڵیان ئاوا بێ بەخوا مە هەر نازانم ئەی بتڵی غازە هەرچی جوانی بێ لەم جلانیان نییە نازانم پۆلی یەک جبێ سەوزیان نتووە بۆ پێت وایە بۆ ڕەنگی سەوز بۆ ناشرینە ئەی سەوزی تۆخ بۆ بناو هەر نابێ ئەسڵێ تۆ جلی پتەقاڵی و سەوز و هەنایە و غەنانە هەغەن نییە تۆزە غەنێکی زۆر جوان بێ ئەسڵ جلی کچان و کوڕان لە یەکجیا ناکەیتەوە مەگەبەر بە تەنوێ و پانتۆڵەکانیان لە یەکجیا جیا بکەیتەوە جاگە بە هاتایە تەنوێەکانیشمان لە تو بکەیدا ئەو تەنوێ سووتە ئێتێ بە تەنوێکی تێ بکەیدا من بۆ خۆم سێدا چوومە بۆ کۆمپانیاکە هەتاکو جڵم دەستکەوتووە کەاتی 160 بوو ماگە 170 بوو مایە با هەندانیشمان بۆ خۆم جڵم نەکەیدا بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای بەرزان سپاس دەچینە لای بەرزان لە سلێمانی سڵاو لێ بێ کاک بەرزان فەرموو سڵاو لێ بێ کاک شوانجان زۆر سپاس باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم گەلێک سپاس دەستخۆشی حکومەت دەکەم لە حکومەتیشەکەم بۆ یەک پۆشەیەکە لە قوتابخانەکان بەس ئایا من پرسیارێک لە وەزارەتی پەروەردە ئەەکەم ئەو قوماشەی کە دیارەکە ئەختیارێکی بکردایە و هاوڵاتیان خۆیان بیان کردایە باشتر نەبوو یا ئەمە یەکێک شێ لە گەندەڵەکانی حکومەت کە ئەیا بەس بە کۆمپانیایەکی خوازریا و کەسێکی تر لە پشتیوەتی ئێتر ئەو کاڵایی کە یێت ئەو کۆمپانیای ئەیبەخشێت کەسێک نییە لێ بچینەوەی لەگەڵا بکە من داوا لە دایک و باوکانی هاوڵاتیانی شەکەم بایکۆتی خوێندن بە مناڵەکانیان بکەن چونکە ئەمە کاک شوان تۆ جەنابەت فەرموود وازان 25,000 ئەگەر بە هەڵەدانە چوو بێتەمەوەتانێ جوابیسم لە هاوڵاتیان وڵە 36 جیاوازن نرخەکان جیاوازن کاک بەرزان وایە بەڕێزەکەم یعنی ئەو 36,000 بە قەنەعەتی خۆم ئەو کاڵایکە و کۆمپانیای هێناوەتی 15,000 ناکرێت سپاس بۆ بەرنامەکەت زۆر سپاس کاک بەرزان من مداخلە ڕای تۆ ناکەم بەڵام نازانم دەستخۆشیت کردووە ڕخنەی زۆر گرت بەڵام دەچینە لای حەسەن لە کەرکووک سڵاو لێ بێ کاک حەسەن فەرموو ئەلو بەڵێ کاک حەسەن کەشوانجیان دەستخۆشی ئەو تەوەرە لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی تەوەرێکی لە جێی خۆیەتی بەنسبەت قوتابخانەکانی شاری کەرکووک نازانم دیسان بەسەریانە دەستە پێ ئەو بڕیارەیانە خۆ هەرێمی کوردستانە و دوای ئەوە من پێم باشە جلوبەرگی قوتابخانەکانی کەرکووک هەر هەموو جلوبەرگی کوردی خاکی بێ لە پێشمەرگە بچێ بۆ ئەمە توانین بڵێن تەنها کوردەکان کاک حەسەن وایە توانین بڵێن تەنها کوردەکان ئەو کاتە نەتەوەکانی تر بەڵێ گیان قوتابخانە کوردیەکان هەر هەموو جلوبەرگی کوردی لەبەرکەن و ئەگەر بشکرێ ئاڵای کوردستان لەسەر سینجان بدرێ زۆر زۆر جوانە بێ ئەو کاتە خزمەت بە میلەتی کورد و بە هەموو سەری هەر چوار پارچەی کوردستانەکەن و هەروەها ئێمە لە شاری کەرکووک زۆر شتمان لێ قەدەغە کراوە دەبینی ناو بازاڕەکان تەنانەت خەڵکانی گەورە جلوبەرگی کوردی لەبەر ناکەن ئەودا ئێستا هەلێکی باشە ئەگەر لە قوتابخانەکان جلوبەرگی کوردی لەبەرکەن و مامۆستا بەڕێزەکان خۆشیان جلوبەرگی کوردی لەبەرکەن بە تایبەتی بەڕێوەبەری قوتابخانە بەڕێزەکان زۆر سپاس بۆ حەسەن لە کەرکووک دەچینە گەرمیان کردووە لە کەلار سڵاو لێ بێ کا کردووە فەرموو ئەلو بەڵێ کا کردووە سەلام عەلەیکم عەلەیکوم ئەسسەلام زۆر پێ خۆشحاڵم بۆ بەرنامەکەتان زۆر سپاس دەکەم حکومەتی هەرێم هەر جاری کەلوپەرێک دابین دەکات بۆ قوتابیان بەڵێ هەنێ ماڵ هەیە کە دەستی ناڕوا ئەم کەرپەلەیان هەیە کە نییانە پارەیان نییە حکومەتی هەرێم هەر جاری کەرپەلێ دابین دەکات ئەوەی هەرێک کەرپەل بێت بووە هەموو ساڵێک کا کردووە ماڵ هەیە لە گەرمیان کە نەتوانێت ئەو کەلوپەلانە بسێنێ بەڵێ زۆر زۆرە کەسە ناسی کە ناتوانێت بیسێنێ بەڵێ مامۆستا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای باخان لە سلێمانی سڵاو لێ بێ باخان خان فەرموو باش داکشوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دژی سپاس بێ زەحمەت باڕاستی تەوەرەکەتان زۆر جوانە لەسەر ئەمە من ئەم بۆ توانیم ئەو لا کاتی هەواڵەکانە بینیم ماڵێک لە نازام چی ناوچێت بوو بە بەڕاستی بە دقەتەن بەڵام لەبەر کەم دەرامەتی نەیتوانی مناڵەکانی خۆی بکاتە بەرخێندن لەبەر ئەوەی جلەکانی گران بوو بەڕاستی داوا لە سەرۆکی هەرێمەکەم کە بتوانێت یارمەتی ئەو جۆرە کەسانە باو بۆی بتوانن هەموو کەسێک لەم کوردستانە مافی ئەوەی هەیە بچێتە بەخێندن و لە قۆناغەکانی خوێندنا بخێنێ بەڕاستی ویردانی ئێمەی زۆر جوڵان ئەو بوو جەنابی ویژانی جەنابتانیشی جوڵان کە زۆر دیمەنێکی ناخۆش و تەرمزڕاکێش بوو کە لەبەر گرانی نرخەکەیەوە نەتوانێت ئەو مناڵە بێبەش بێ لە خوێندن بێبەش بێ لەو مافەی کە هەموو مناڵک پێویستە هەیبێ و من داوا لە سەرۆکی هەرێمەکەم یارمەتی بۆ ئەو ماڵە بۆ هەموو مناڵک بۆی بتوان هەموو کەس لە
خوێندن بێبەش نەبن و مندا لە سەرۆکی هەرێمەکەم بتوان لەگەڵ کۆمپانیا ئەگرەکەوێ دوایی کەسانێک هەبن لە کۆڵینەوە لەو کۆمپانیای بکەن بزان یعنی من لە پۆل پێنجی ئامادەیم جلێکەکەم بە 50,000 ئەم ساڵێکی پێوە بگۆڕم یعنی هیچ بەعمل نایە جلەکانیان هیچ باشیش نییە من داوان لێکەم بتوانن جلێکی گونجاو هەڵبژێن بۆ خەڵکو و یارمەتی درێژکەن بۆ هەژاران هەم مامۆستاکان هەم سەرۆکی هێرێمیش بۆ ئەو کەسانی کە کەم دەرامەتن بۆی هەموو مناڵێکی هەموو تاکێکی کورد بتوانێت بەشداری بکات لە پرۆسەی خوێندنە. زۆر سپاس بۆ باخان لە سلێمانی دەچینە ناوچەی سۆران هەڵۆمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ کاک هەڵۆ فەرموو. هەلو بەڵێ کاک هەڵۆ. ئەو کاتەوە باش هەموو کاتێکت بە سڵاو. زۆر سپاس دەستخۆشە بەرنامەتان لەکەن. زۆر سپاس تەوەرەکەتان زۆر جوانە جێگا خۆ کردەوە چونکە ئێستا کاتی سەرەتایی دەوامە لە قوتابخانەکان دەستخۆشتان لێ یەکەم. بەڕاستی من هەموو سەرنج و تێبینەکانی خۆم لە دوو خاڵکەمەوە توان پێتان بڵێم. لایەنی یەکەم پێویست ناکە ڕاستی هەر کەسێ و تەلەفۆنەکە تعلیق و تانە و تەشەر لە جلوبەرگەکان بدە. بەڕای منەوە جلوبەرگەکان زۆر جوانن. پێویستە هەر هەموو قوتابخانەکان هەر یەکە لە شوێنی خۆی ڕەنگێک بۆ قوتابیەکانی خۆی هەڵبژێری. زار ڕەنگێک بێتن ئەوە لایەنی تەربیە ئەتوانێت ڕەنگەکە دیاری بکاتن. بە چلانێکەوە بەڕێوەری تەربیە ببوورە دەتوانێت لێژنەیەک پێ بهێنێ لە هەموو ئەو دکتۆرانەی کە لایەنی نەفسینە توێژەری کۆمەڵایەتینە ئەوان دەتوانن ڕەنگێک هەڵبژێرن کە لەگەر نەفسەتی مناڵەکە بگونجێتن بۆ ئەوەی وەکو برادرانەی کە باسییان کرد مناڵەکان تووشەوە نەبن کە لە ڕەنگی نازان بۆقەتێت لە ڕەنگی بەرگری ئاگرتوژێنەوە شتانە ئاسێتن بەڕاستی ئەوە لایەنی تەربیە ئەتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکات نرخی گونجاویش دابنێتن بۆ ئەوەی هەموو کەسێک بتوانێت بکرێت. کۆمەلگای ئێمە لە کۆمەلگایەکە کە هەژاری وای تێدایە ناتوانێت بیکرێتن. تۆ ماڵێک سید کە ئەگەر 4 نەفەر قوتابی هەبێتن خوێندکاری هەبێتن ئەبێت 100,000 دابنێت فریای کرێخانی ناکەوێت کرێکارەبایە ئاوە شتەکانی تریشن. خاڵی دووەمیشیان ئەتوانم بڵێن کێشەی زۆر زیاترمان لەوەی هەیە کە بچین ئێستا باسی جلوبەرگ بکەیت. تۆ سەیری قوتابخانەکە کە تاسەن لایەنی تەندروستی پارێزاوە سەیری WC-یەکان کە ئاوی خواردنەوەی سەیری تانچەکان کە لەسەر قوتابخانەکانن بزان چۆنن بڕواتە بێ ساڵی وایە تا ساڵ ئەسوورەتەوە تانچەکان خانە ناکرێنەوە. بەڵێ سپاس بۆ پێندەکەت کاک هەڵۆ لە سۆران دڵپاکمان لەگەڵدایە لە کەلارەوە. سڵاو لێ بێ فەرموو. سڵاو بۆ تۆش. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕێزم. زۆر سپاس دەکەم. کاک سوان وەڵای من دوو تێبینیم هەیە. فەرموو. تێبینی یەکەمیان لەسەر ئەوەی کە خۆت ئاماژت پێکرد قوتابخانەکانی کوردستان کێشەیان زۆر زیاترە لەوەی کە بێن جلوبەر بکەن بە کێشەیەک بە خوێندکاران چونکە لە ئێمە هەر لە بڕیتە ناوخۆی قوتابخانەکان و بڕاکەی دەیان کێشەی تیا لە شوێنەکان پیسە. بەڵێ دڵپاخان هاوکارانە مەگویان لێمە بە ئەو وێنانە ئامادەکەن بۆی بە وێنە بیبینین ئەوانەی کە باسم گدارە قسەی خۆم نییە وێنەکان خۆیان دەدوێن. بەڵێ ئەوانەی کە کێشیان هەبوو لە حەمامەکان واتە لە ئاوەڕۆکان بڵێ بەڵێ قوتابخانەی وا هەیە تەنانەت حەمامیشیت ینی شوێنەکان زۆر پیسە لە بری ئەوەی کە ئەمە بکرێ بە کێشە باشتر وایە کە ئەو کێشانە چارەسەر بکرێت ئەو کێشانەی کە زۆر بنەرێتین لە قوتابخانەکانە چارەسەر بکرێت. تێبینی دومیشم لەسەر ئەوەیە کە هەنێ لە لەو بەڕێزانەی کە پەیوەندیان کرد ئەیانت بازلی کوردی من هیچ کات لەگەڵ ئەویانیم ئێمە نابێ یعنی ڕوخسار بکەین ئەوەی کە بە ڕوخسار ناتەوێ بین ئێمە نەتەوێ بوونمان لە عقڵمانایە نەک لە ڕوخسار جلی کوردیش گەورەش پێوە ناتوانێت پێوەی هەڵسوکۆت بکانە کە مناڵێک هەر سەری لێ ئەشەیە کە جلی کوردی لەبەر بکرێت و ئەم نرخەش کە دانراوە زۆرە ینی بڕواکەی بڕۆ جلی قوتابخانە بۆ هەر منداڵێ بکڕە بە هەمووی نەکانی شۆڕەنێ بە هەموو پێداویستەکانش ئەو پەڕی 20,000 بەڵام ئەو بەڕێزەوتی 36,000 داوە تاوەکو ئەو جلانم پێێناوە بەڕای من ئەو نرخانە کەم بکرێتەوە دوایەوەش ڕای خوێندکارانی شوەرەگرێت چونکە من ئەگەر جلێ بەدڵم نەبێت زۆر زەحمەتە لەبەری کەم ڕەنگە لایەنێکی دەرونی ناخۆش بە ئەو خوێندکارە دروستکە زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای خالید لە سلێمانی. سڵاو لێ بێ خالید فەرموو. ئەم کاتت باش. زۆر سپاس هەموو کاتێکت باش. من سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس کا خالید. بەڕاستی تەوەرێکی باش تاژاردا. زۆر سپاس دەکەم بەڵێ. بەرامبەر بە یەکپۆشی لە خوێندگاکاندا پێم وابێ ئەوەندەی کە ئەم کێشەیە
زیاتر ڕوبەڕووی کەسی فەقیر دەبێتەوە ئەوەندەی کێشە بۆ کەسی فەقیر دروست دەکات ئەوەندە بۆ کەسە دەوڵەمەندەکەی دروست ناکات ئەگەر بێت و هەمومان یەکپۆشی بکەین کەسە فەقیرەکان لە ناو خوێندنگاکاندا دەبوژێنەوە چونکە بەڕاستی ئەمڕۆ هەمووی بۆتە مۆدیل و مۆدیل کاری ئەنجا ئەگەر بێت و هەمومان یەکپۆش بین هەز بۆ ناکەین کە کەسێک دەوڵەمەندە یان کەسێک فەقیرە قەناعەت کە من خۆم لە ناو کێشەکەدام دەزانم کە کەسێک لە ناو خوێندگارێکدا کە یەکپۆشی تێدا نییە. جەنابەت مامۆستای کا خەلید جەنابەت مامۆستای بەڵە دیارە پەیوەندێکی پچرا ئەزیان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک تێبینی ترمان بۆ هاتووە دیارە چاو عەلی ناوەکەی وایە دەڵێت دەستان خۆش بێت بۆ ئەم تەوارە جوانە سپاس دەکەین دەڵێ وەڵا بەڕای من ئەوە شتێکی باشە و هیوادارم نرخێکی کەم تەرخان بکرێت بۆ جلەکان و چونکە خێزانی وا هەیە کەم دەرامەتن بەڵا ئازان دەچینە پارێزگای دهۆک و چەند چاوپێکەوتنێک لەسەر تەوەری بەرنامەکە خودی باشه یعنی ڕادێکی باش زین موحد باشترە چکە دا طلبە گرد طلبە دەرە دانە ئەودی بن خودی باشترە دا طلبەش هەوڵاتی فەرق بیت gelek canı. Ke bu kar bitan, mat'am bitan, kafeterya bit işte saç gelek canı. Pudi abi makabi çetra çünkü hindaka cilket hindaka bir seraban hindaka canın bir şekilde acizim ve bir şekilde hikmet خواری کاری بکتن دهش چتر بیتن جانتر بیتن. بەڵێ دەچینە لای هەردی لە چەمچەمان سڵاو لێ بێ کاک هەردی فەرموو. ئەم کاتە باش. هەموو کاتێکە زۆر سپاس. سلام یاخوا بەڕاستی دەستخۆشی بەرنامەکە لەگەڵ تەوەرە جوانەکە هەڵەبژاردی. زۆر سپاس کاک هەردی بەڵێ. وەڵایی ئەو بڕیارە بەڕاستی لەسەر دەستی تەلەبە بێ باشترە هەر یەکپۆشی نەبێ هەر یەکجی لێدانن بۆ هەموو قوتابەکان بەڕاستی هەقە ئینە بکەن با قوتابەکان خۆیان هەژی لە هەڵبژێرن بەڕاستی نرخی جلوبەرگی لەم کاتە هەر زۆر گرانە. بەڵێ کاک هەردی ئەو وێنانی کە باسمان کردن ئەم کێشانەی کە دەیبینین لە هەندێک لە قوتابخانەکان پێت وایە ئەم کێشانە چارەسەر بکرێن باشتر نییە لەوەی بیر لە جلوبەرگی قوتابخانەکان یاخود جلوبەرگی بەڵام بەس جلوبەرگەکەش هەر زۆر پێیسە وەڵاهی من تەلەبەی وا هەیە لە مەکتەبە چەندها تەلەبە هەیە ئێمە مەکتەبەکەمان جلی ڕەش و سپیە پانتۆڵی ڕەش و قەمی سپی وەڵاهی ڕۆژانە چەندها تەلەبە نێرنە بەس لەبەری کە مخالفی تێ ئەڵە بۆ جلۆ کردووە وەڵام مەسەگان حەزمە لەم جلێ بەڕاستی هەقە ئەو اختیارە بدەنە دەست تەلەبە بۆ ئەوی خۆیان جلەکان هەڵبژێرن بە زۆرینەی دەن. بەڵێ دەچینە لای حاجی لە سلێمانی سڵاو لێ بێ کاک حاجی فەرموو. باوکی خالید لە هەورامانەوە سڵاو لێ بێ باوکی خالید فەرموو. چۆنی بەڕێز دەکەم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەت دەکەم. زۆر سپاس. هیوادارم ئەو بەرنامەیە هەر بەردەوام بێ. سپاس دەکەم ئی وەختە و گل وەختی تاوەش. قوربانی تۆ بووم. زۆر سپاس. کاکە گیان دەبارەی ئەو جدانەیە. بەڵێ. ئەو جدانە هەمووی هەر یەک ڕەنگ بێ باشترە. بەس سعرەکەیان زۆر گرانە. بەڵێ. ئەزانی خەڵکی فەقیر زۆرە لە هۆرامان. یعنی ماڵی وا هەیە پێنج تەلەبەی هەیە ناتوانێت پێنجی پێنجداری بدا. بەڵێ. هیوادارم حیاکێیان بۆ دانێن. بەڵێ باوکی خالید. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەچین لای حاجی لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک حاجی فەرموو. بەڵێ سڵاو لێ بێ دەستخۆشی لێکم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی بەرنامەکە شتێکی باشە. وەڵاهی ئەو جلارەی مەکتەب بەڕاستی زۆر دەوێت کە کێشەیە لە مەکتەب و لەگەڵ تەلەبەیە. ئەزانی چۆنە من پێم وایە ئەوەی چێکە لە گەندەڵیەکانی حکوومەتی هەرێم کایکا لە گەڵ تەلەبەی ئەم وڵاتەی ئێمە. جلێک ینی نازانی مەسەلەن تۆ سەیرەکەی ئۆمە گۆرەویش بێگە گۆرەویش بێ بەخوا بێ ڕقەم و قیاسێکی خۆی هەبێ ناکرێت تۆ جلی هەموو تەلەبە سەیرەکی وەکو یەکەی درویت و یەکێ زەعیفە یەکێ باڵای کوردە یەکێ درێژە هەموو وەکو یەک یەکەمیان ئەو جدانە قوماشێکی زۆر خراپە خەتەکانی خەتێکی زۆر ناشرین و مۆدێلی کۆرە خۆی بۆ جلە سادە بووە ئەتی ڕەنگەکانی مەسەلەن با بڵێن ڕەش و نیلی و هەناری و ئەوانە بووە بە سادە بووە شتێکی جوانتر بوو هەندێک درێژتر بووە ینی زۆر کورتەجاری وای لە کاتی باوشتا من زۆر تەلەبای بینم دەستی بە جلەکەیەتی نازانێت چۆن هیدی بکات چۆن ڕای بگرێ هەر بە کزەیەکی با بەرزە بێتەوە ئەوە سووک و شتێکی نایلۆن و عادی و خراپە
دووەمیان باوەڕ هەبێ پار من مناڵی خۆم جلی وەرگرتۆ یەک مانگی ماوە کۆتایی بە ساڵ بێ 35,000 لێ سەنگۆ جلەکەی لە ماڵە فڕیاوە تەنیورێکی لە پێیا بۆ باوەڕ بێ لە پشتی ئەژنۆی بۆ هی ساڵی پێشتری چۆتە مەکتەب پێاتەوە یعنی جلەکەشی لە سەردەی ساڵ نایانێ ئەخیری ساڵ کەی کۆتمانی تێمێنێ مەکتەبەکەین جلەکەین بەسەر لە ماڵە فڕەیە ێ بە عملی ساڵەت لێدایەتەوە هێرە فڕی بێ تاوانە لە تەلەبا کرێ تاوانە لە تەلەبەی ئەم وڵاتەیە ماکرێ هیوادارم ئەو کێشە چارەسەر بکرێ وەزارەتی فەروەردە چارەسەری بکا بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیە. بەڵێ زۆر سپاس دەچینە لای کامەران لە سلێمانی. سڵاو لێ بێ کا کامەران فەرموو. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کا کامەران. سپاس دەکەم خۆشبی. بەڵێ. وەڵا ئەدێنێ من بۆ جلەی مەکتەبە ویستم لەگەڵ جەنابتا بۆ قەزەی ئێمە کۆمەڵێک جملە چین لە سلێمانیە. ئێمە ئەتوانین بە هەموو شێوەیە بۆ نمونە جلی مەکتەب بێنین بۆ هەموو قوتابخانەکان بە سارێکی زۆر هەرزان. ئێستا حکوومەت ئەڵێت یەک جلی بۆ نمونە جلێکی مناڵ 36,000 زۆرە. من ئەتوانم بۆ نمونە هەر بیکاتە منافەسە لە بینی ئەو کەسانی کە بۆ نمونە بە توجارە دەهێنن ئەتوانێت بە سارێکی زۆر کەم دەستی بکەوێت. بەڵام ئێستا بۆ نمونە 36,000 بۆ قاتێک بڕواکە دووقاتە یعنی زۆر کا کامەران با نەبێ بە معاملی دوکانەوەانە بەس پێت وایە جلێک بۆ خوێندکارێک سەرەتای چەند باشە نەمە بەستم پرسیارەکەی خۆم بۆ بەسم قسەکانی تۆ نەبوو خوێندکارێک جلێکی بۆ بکڕی چەند باشە کە تۆ پێت وایە 36,000 زۆر من زۆر باش بێ بەڵێ زۆر باش بێ من ئەتوانم بۆی بێنم بە کراسەوە بە سەدریەوە بۆی بێنم بە 10,000 لەمەی ئێستا باشترە کە ئێستا دابین کراوە من ناڵێم لەوەی ئێستا باشترە بەڵام ئەگەر بێت و دوو دانەش بدڕێت ئەنجا 20,000 کە دوو دانە نادڕێت بە تەکید ساڵێک ئەڕوات لەبەری بکات بەڵام ئێستا ئەمەدانە ئێمە پاچوونە لای زۆر بەرپرزیسمان کە بەم شێوەیە نەبێ وتمان ئێمە بۆ نمونە شتەکەمان هێناوە بە سارێکی زۆر هەردانی پرەش من کە ئاڵم 10,000 بە زیا وتومە کە خێری مفرەدیشن سەر خستووە ئەگەنا زۆر کەمتر ئەتوانم بهێنم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کامەران لە سلێمانی بەڵازدان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک تێبینیمان بۆ هاتووە هیوادارم بتوانین زۆریان بخوێنەوە ئەگەر نەمانتوانی هەمووی بخوێنەوە داوای لێبوردن دەکەین. میر ڕاپەر دەڵێ سڵاو لێبێ من لە لای منەوە لە بەرکردنی یەک جل لە قوتابخانەکاندا کارێکی زۆر باشە لەبەر ئەوەی شێوازێکی جوان دەردەخات دەستان خۆش بێ. سپاس دەکەین. ئارێز نەبەست دەڵێت زۆر شتێکی باشە لەبەر ئەوەی یەکسانی لە پۆشاکدا ئەکاتە نێو قوتابیەکان و جیاوازی کەم دەکاتەوە. هەڵکەوت فەتحی دەڵێت شتێکی زۆر باش و جوانە ئەگەر وابێت هیچ جیاوازیەک نامێنێت لە نێوان فەقیر و دەوڵەمەند. تێبینی ترمان بۆ هاتووە دیارە قەندیل ئەوە ناوەکەی وایە دەڵێت داوا دەکەم لە بەڕێوەبەرێتی پەروەردەی سلێمانی دایکان و باوکان سەربشک بکەن لە کڕینی جلوبەرگی کۆمپانیەکان واتە بە ئارەزومەندانە بێت چونکە قماشەکانیان ئەسڵی نین تیجارین وە خۆی دەڵێت. مستەفا ڕەوانزی دەڵێت شتێکی زۆر باشە چونکە فەقیر و هەژار دیار ناکەون بە یەک بەرگ بەڵام ڕەنگی جلەکان هیچ نییە وە خۆی دەڵێت. هەروەها دەشتی لەتیف دەڵێت ئێمە لە بتوێنەوە ڕای خۆمان بۆ کەناڵەکەتان دەردەبرین دەڵێن جلوبەرگی خوێندکاران یەکەم زۆر باشە کە یەک جۆر بێت بۆ ئەوەی جیاوازی چینایەتی و کەمێتی لە قوتابخانە بەدی نەکرێت و دووەم جلێ بێت کە شەرەف و حیا و سەربەرزی و بێکێشە بێت وەک خۆی دەڵێت. هەروەها دیار کە دەڵێم وە خۆی دەڵێت لەبەر ئەوەی قسەکان گزارش لە ڕاو بۆچوونی خۆیان دەکات. شاخوان ئەکرم دەڵێت شتێکی باشە لەبەر ئەوەی ئێمە وەکو کورد هەژارمان زۆرە ئەم یەک پۆشیە لە ناوەندەکانی خوێندندا جیاوازی جلوبەرگ ناهێڵێت. معرف نەبەست یان معروف نەبەست دەڵێت شتێکی زۆر جوانە من لەگەڵ ئەوەم کە ئیتر بەو شێوەیە جیاوازەکان کەم دەبێتەوە. هەروەها سلێمان جەرجیز دەڵێت پێویستە حکوومەت خۆی یەک جۆر جل و بەرگ بۆ سەرجەم قوتابیانی هەرێم دابین کات و بەپێی قۆناغەکان جلوبەرگی وەرزی کە سەرما و وەرزی گەرماش جیاواز بێت. هەروەها ئاوارە تاتلیس کە دەڵێت مشکلەمان نییە بەس جلوبەرگی قوتابخانە نەبێ و خۆی دەڵێت. هەروەها ڕێبەر نپەخسی دەڵێت من مامۆستامە زۆر باش دەزانم جلوبەرگێت هەنێ قوتابیان یەک جۆر بن ئەف بڕیارە بە ڕزەوە بە بەرژەوەندیە قوتابیاندایە. دارین کۆیە دەڵێت دەستان خۆش بێت بۆ ئەم بابەتە گرنگە یەکپۆشی بۆ خوێندکاران مانای جیاوازیەک نامێنێت لە نێوان چینی هەژار و دەوڵەمەند شتێکی زۆر باشە. کامەران نامۆ دەڵێت بەڕاستی پێویستە پۆشاکی خوێندکار یەک پۆشاک بێت یان بڵێن یەک ڕنگ بێت چونکە بۆ شێوەیە جیاوازی لە نێوان خوێندکاراندا کەم ئەکاتەوە. دواتێبینی فەیسبوک دیارە بەخشین جەلا دەڵێت وڵا ئەگەر بکرێ باشە بە مەرجێک نرخەکەی گونجاو بێت. بەڵازان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ دڵنیابن لە سەعات 6 و 5 خولەک مایکەکەتان کراوەیە هەر شاد و بەختەوەر بن.